پرامەکەمان گفتوگۆکەین کام تەوەران ئەتوانین بڵێن کە تەوەرێکی زۆر گرنگە چونکە لەگەڵ سەرڕای بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا و بابەتە ئەلکترۆنیەکان و کە بینین کە تاوانە ئەلکترۆنیەکانیش ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە و کە ئەمانە بێگومان لێکەوتەی خراپیانە بێت لەسەر کۆمەلگا بە شێوەیەکی گشتی چونکە هەنەجار ئەبینین کە کێشەی خێزانی لێ ئەکەوێتەوە یاخۆت جیابوونەوەی نێوان دوو خێزان یاخۆت حاڵتەکانی کوشتنیش بە هەمان شێوە لە ڕێگەی ئەو تاوانە ئەلکترۆنیانەوە ئەکەوێتەوە بۆیە دەستگای ئاسایشی هەرێم کۆمەڵێک گڕێنمایی بڵاو کردوێتەوانە بۆ خۆپاراستن لە تاوانە ئەلکترۆنیەکان و لەگەڵەوەشدا باسییان لەوە کردو لە کاتی بوونی هەڕەشەی ئەلکترۆنی پەیوەندی بە هێڵی گەرمی بەشی تاوانە ئەلکترۆنیەکانی دەستگای ئاسایشی هەرێمەوە بکەن ئێمە بۆی کە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین بزانین بە شێوەیەکی گشتی تاوانە ئەلکترۆنیەکان چۆنە لە هەرێمی کوردستانە و ئەو ڕێنمانەی کە بڵاویش کراوەتەوە بەهۆی چیەوە بۆ ئایا تاوانە ئەلکترۆنیەکان لە چه ئاستێکەیە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز عقیت سەلام عەبدولخالقمان کردووە کە بەڕێزیان لە پرسراوی ڕاگەاندنی دەستگای ئاسایشی هەرێمن و ڕاستەوخۆ لا سۆلیبانی کورساد نیوسەوە لەگەڵمانجان کاک سەلام سڵاوە لەبێت بانیت باش بانیتان باش زۆر سپاستانەکەم بەیانی بینەرانی کەناڵی کورساد نیوزیش باش زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک سەلام ئەگەر دەستپێک هەر لەوە دەست پێ بکەین دەمەوێت بزانم کەم ئەو ڕێنمانی کە بڵاوتان کردوتەوانە لەسەر چه ئەساسێکە ئاتوانین بڵین تاوانە ئەلکترۆنیەکان چۆنە لە هەرێمی کوردستانە و لە چه ئاستێکدایە کە ئێوە بتوان ئەم ڕێنمانە بڵاو بکەنەوە بەڵێ پێشەکی وەکو لای جەنابتان معلومە تەکنۆلۆژیا ڕۆژانە بەرەو پێش دەڕوات پێشکەوتنی تەکنۆلۆژیاش ئەمە تەنها یەکلایەنە نییە لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا گرفت و کێشەکانیش ئاڵۆستر دەبن و بەرەو پێشتر دەچن ئێمە تەنها لە ساڵی پاردا لە ساڵی 2023 نزیکەی 3038 کەیسی تاوان ئەلکترۆنیەکان هەبووە کە ئەمەش ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە و ڕۆژانە چەندین تاوان تۆمار دەکرێت لەلامان کە ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ کەمی شارەزایی هەندێک جار یاخود دەگەڕێتەوە بۆ نەبوونی کەسانێک بۆ نمونە کە متمانیان نەبێت بە دەستگای ئاسایش بە تواناکانی دەستگای ئاسایش کاک سەلام ئێمە کە دەڵێن تاوانە ئەلکترۆنیەکان دەزانین کە سمارتفۆنەکان دەگرێت دەزانین کە مۆبایل و کۆمپیوتەر و ئایپاد و ئەمانە دەگرێتەوە جابا تۆزە ڕوونکردنەوە لەسەر ئەوە بین لە ئێستادا تاوانە ئەلکترۆنیەکان کامانن کە لە ڕێگەی سمارتفۆنەکانەوە لە ڕێگەی مۆبایلەوە لە ڕێگەی کۆمپیوتەرەوە ئەنجامەدرێت بڵێ بەگشتی تاوانە ئەلکترۆنیەکان چەند بەشێکی سەرەکی هەیە یەکێک لەوانە بۆ نمونە زیاترینیان لە ڕێ مۆبایلەوە دەکرێت واتە ئەگەر کەسێک بێوێت دەستکەوتێکی دارایی هەبێت بە شێوازێکی ناشەرعی دەچێت ئەو کەسانە تارگێتەکە دواتە ئەو کەسانە ئەکاتە ئامانج کە شارەزاییان کەمە بەوەی کە وێنەیەک دەنێرێت یاخود لینکێکی بۆ دەنێرێت ئەم کەسە هەر ئەوەنی ئەم وێنەیە ئەم لینکی کردەوە ئەبێتە کۆیلەیەک یانە بێتە ئامانجێک بۆ ئەو کەسەی تر واتە هەرچیکی بوێت هەموو وێنەکانی هەموو کۆنتاکتی ئەکاونتی هەموو شتێکی لێوەردەگیرێت بەڵام خۆشبەختانە لە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان لە ئێستادا تەکنۆلۆژیاکی پێشکەوتومان لە بەردەستایە لە هەموو ئامێرە پێشکەوتوەکانی جیهان کە ئێستا هەیە جگەلەوەش توڵزی زۆر پێشکەوتومان هەیە کە تەنها حەسریان بۆ دەستگای ئەمنیەکان ئەم توڵزانە فەراهەم و بەردەست دەکرێت و لەگەڵ ئەوەشدا ئەفسەر و کارمەندان یاخود ئەندازیارانی بەشی ئایتیمان هەیە کە بە شێوازێکی پێشکەوتوو لەگەڵ تەکنۆلۆژیایە ئەم کەسانە هەموو یانوەکو پاکێجە کار دەکەن بۆ ڕێگریکردن لە ئەو تاوانانەوە لە هەمان کاتیشدا بۆ ئەوەی کە هاوکاری ئەو کەسانە بین کە شارەزاییان کەمە و ئەبنە قوربانیەک بۆ ژەردەستی ئەو کەسانی کە هاکیان دەکەن باشە ئێوە وەک دەستگای ئاسایشی هەرێم هەر تاوانێک کە ئەنجام درابێت ئەتوانن ئێوە چارەسەری بکەن بۆ کەسانە بەڵێ ئەمە ڕەهەندە ئێمە لێرەوە دەڵێن پەیوەندی کاریگەر زۆر گرنگە لە نێوان هاوڵاتیان و دەستگای ئەمنیەکانە بە تایبەت ئەو پەیوەندیە کە لەسەر بنەمای متمانە دروست ببێت ئەم متمانەیەوە ئەکات کە هاوڵاتیان پێویست متمانیان بە دەستگای ئەمنیەکان هەبێت بە تایبەت دەستگای ئاسایش کە پاراستنی نهێنی کەیسەکان لە ئەستۆی دەستگای ئاسایشە واتە ئێمە ئەزانین هەندێک
حاڵەت هەیە لە ڕووی ئەوەی کە ئەو کەسە یان هەر کەسێک بێت ئیتر ڕەگەزینێ بێت یان نێر بێت ترسی ئەوەی هەیە کە شێوازەکان ئابڕووی بچێت یان کەشف بێت لەوەی کە پەیوەندیکی هەبووە یان کێشەیەکی هەبووە خۆمان ئەزانین کە زۆربەی ئەو کێشان لە نێوان دوو کەسان ڕوو دەدات واتە کەسی سێم بە ئەستەم لە ناو ئەو کێشانە دەبێت لێرەدا ئەم کەسە بۆ ئەوەی چۆنەڵی ئابڕووی نەچێت نایەت لە دەستگامنیەکان سکاڵای خۆی تۆمار کات کە ئێمە من لێرەوە داوا ئەکەم هەر کەسێک تووشی هەر کێشێک بوو زوو دەست بەجێ بگاتە دەستگای ئاسایش بگاتە بەشی تاوانە ئەلکترۆنیەکان بەشی نێشتنی تاوانە ئەلکترۆنیەکان یاخود بەرەنگاربوونەوەی واروەها بەشی ئایتیمان کە خۆشببختانە کەسانی شارەزا هەیە لەو شوێنانە بۆ هاوکاریکردنیان. سەلام ئێمە زیاتر بە کاک سەلام زیاتر تاوان ئەلکترۆنەکان کێن ئەو کەسان ئەنجامی ئەدەن ئایا کەسانی هەرزەکارن کە دایانەوێ بە شێوازێکی یاخود ناتوانن بە شێوازێکی ڕاست بەکاری بێنن یاخود ئەو باندانن کە بە شێوازێک توانین بڵێن زیرەکەن ئەوانەی کە بیانەکان ئەوانەی کە لە دەرەوە شارەزایکی ئەجگار زۆریانە بە شێوازە شێوازەکان ئەمانەوە خۆشمان لیانەوە فێربوون و شێوازی هاکردنەکە کە پێشترش باسی لێوە کرد. ئەو تاوانانە کامانن کە زۆرترین لە ئێستادا لە کۆمەڵگەی کوردیدا ئەنجام ئەدرێت تەنیا هاکردنە یاخود زیینی وێنەیە یاخود مەدرسەکانی دیکە چین کە لە ڕێگەی ئەلکترۆنیەوە ئەنجام ئەدرێت. بەنسبەت ئەو کەسانە کێن خۆی دابەش دەبێت بەسەر دوو لایەنە هەندێکیان هەر بۆ حەز و ئارەزووی خۆی یاخود جاری وا هەیە وا هەستەکات کە شارەزایەکی هەیە لە بواری هاکردنە لەم بابەتانە بەشەکەی تریشی هەوڵدانە بۆ دەستکەوتی دارایی یاخود دەستکەوتێکی جیاواز لەوەی کە کەسانێک هەوڵی بۆ بن ئەم کەسانە پەنا دەبەنە بەر هەندێک تولز بەکاری دێنن بەڵام خۆشببختانە بۆ هەموو ئەم بابەتانە بەرەنگاربوونەوەیەک هەیە کە پێشکەوتووە لەم ئاستەیە کە بتوانین ئەم کەسانە بە ئاسانی بدۆزرێنەوە و ڕوبەڕووی یاسا بکرێنەوە لەو حاڵەتانە. باشە ئەو باندەکانی دەرەوە چۆن مامەڵیان لەگەڵاکرێت چونکە زۆربەی باندەکان ئەبینینی وڵاتانی دەرەوە وەکو تایوان و یاخود وڵاتەکانی دیکە و پەیوەندی لەگەڵ ئەم کەسانی خۆمانە دروستەکەن و تووشی کێشانەکەنەوە چۆن توانەمانە چارەسەر بەڵێ هەر بۆ مەبەستە بۆیە ئەم ڕێنمایانمان بڵاو کردوتەوە لە سۆنگی هەستکردن بە پرسیارەتیەوە بێگومان ئەم ڕێنمایانە ڕێنماییەکن سادەن بۆ کەسانێک بۆ هەموو کەسێکە لی تێدەگات واتە هیچ ئاڵۆزیکی تیانە لە ڕووی تەکنیکیەوە. ئەگەر ئەو ڕێنمایانە جێبەجێ بکرێت بێگومان تۆ خۆپارێزیەک دروست دەبێت بەرامبەر هەر باندێکی دەرەکیش کە بەشێکی زۆری ئەو باندە دەرەکیانە پەنا دەبەنە بەر هاکردنی ئەو کەسانە لە ڕووی وەرگرتنی یا خۆدیزینی پارە لێیان لە ڕووی ئەکاونتەکانیانەوە کە ئێستا بە ڕێژێکی بەرچاو ئەکاونتی ئەلکترۆنی بەکارهێنانی ڤیزا کارت و ئەکاونت ئەلکترۆنی لە ڕێی کڕینی ئەلکترۆنیۆ لە سایت و وێبسایتەکان لەوێ بەکاردەهێنرێت جا ئەو باندانەی دەرەوە ئەو کەسانە فری دەدان یاخود هەندێک بەرنامە و ئەپ هەیە بە ڕێژەیەکی بەرچاو بەخۆ ڕای دەیدێنە ئەو کەسانە بۆ ئەوەی هاکیکەن سەرنجی ڕابکێشن. بەڵێ کێن ئەو کەسانێک کە لەلایەن باندەکان لەلایەن هاکەرەکانەوە بە ئامانجگیرێن لە کۆمەڵگەدا کێن ئەوانەی کە زیاتر مەترسی هاکردنیان لەسەرە بە دڵنیاییەوە هەموو کەسێک مەترسی هاکردنی لەسرە بەڵام خۆشببختانە ئێستا هەندێک کەس هەیە هەوڵ دەدەن کە شارەزایەکی تاو وەربگرن لە ڕووی متمانە بەخشین بە خەڵکانێک کە شارەزایان هەیە یاخود ئەگەر تۆ شارەزای تەواوت نەبوو پێویستە پەنابەری دەبەر دەستگا ئەمنیەکان شوێنانی تر تاوەکو هاوکارت بن نەکەویتە هەڵەوە. باشە کاک سەلام ئەم ڕێنمانی کە ئێوە بڵاوتان کردوێتەوە ئەتوانین بڵین تا چ ڕادەیەک ئەبێتەوەی کەمکردنەوەی تاوانە ئەلکترۆنیەکان و پابندبوونی هاوڵاتیانیش بەم ڕێنمایانەوە لە چه ئاستێکە؟ ڕێنمایەکان و ئەمە نوێنین ئەم ڕێنمایانە ڕێنماییەکن کە لە ئاستیەکان هەموو کەسێک دەتوانێت پابند بێ پێوەی. یەکێک لەو ڕێنمایە گرنگانە ئەویش تو فاکتەر ئۆثنتیکیشنە واتە تۆ بتوانیت کە ئیمێڵێک یاخود بەرنمەیەک یاخود ئەکاونتێکەکەیتەوە لە هەیەکێک لە سوۆشال میدیاکان یان ئەپەکانی پەیوەندیکردن لێرە تەنها تۆ پشت نابەستیت بە ئیمێڵێک کە لینکێکت بۆ بێتە بوو کە ئەوە دڵنیایی باتکەوە خۆتی بەڵکو لە هەمان کاتە
ئەتوانی فاکتەرێکی تر بەکاربێنیت ئەویش ژمارە مۆبایلی خۆتە بەکارهێنی لەوێ تاوەکو مەسیجێکت بۆ بێت کە ئەم کەسە خۆتیت بەکارهێنی لێرە ئەوە گرنگە جاری وا هەیە ئەگەر هەر کاتێک ئەو ئەکاونتت هاک بکرێ یان هەر کەسێکی تر بەکاری بێنێ نامێک دەگا بۆ مۆبایلەکەت ئەڵێ ئەمە خۆتیت ئەم پازۆردە ئەگۆڕی یاخود بەکاری دێنی کە ئەمە سادەیە هەموو کەسێک پێویستە بیزانێ بەڵام لەگەڵ پێشکەوتنە ئەم جۆرەشتانش پێویستە ئەو کەسانە ئەپەکانیان ئەپدەیت بێت پێویستە ئەنتیڤایرۆس لەسەر کۆمپیوتەرەکانیان هەبێت لە هەموو شوێنەکە لەگەڵ پێشکەوتنە بن. ئەو تو فاکتەرە چۆنە کاک سەلام چونکە بۆ نمونە ئێستا ئێمە کە لەناو بوو لەناو ئەم ئایپادە من فەیسبووکەکەم کردوێتەوە پێشتر ئەوم لە سیتینا ئەوم دیاری کردووە کە ئەگەر هاتوو لە شوێنێکی دیکەوە لە پێگەیەکی دیکەوە کرابێتەوە من بە بەسجێک بۆم بێتە بەڵام بە مەسجی SMS بۆم ناوەتە بە سیم بۆم نایێت ڕاستەخۆ لەناو مۆبایلەکەمە کە فەیسبووکەکە کراوەتەوە بۆ نۆتیفیکیشنێک بۆم دێت ئەمە ئەوەش سەلامەت یاخود ئەبێتە ڕێگایکی تریژە بێت ئەوە سەلامەتە زۆر جار تو فاکتەر ئۆتنتیکیشن لە ئەپستۆرە گرنگە کە دایبەزێنی چونکە ئەوە ڕەبتەوێتەوە بۆ مۆبایلەکەت هەر کاتێک هەر چالاکیکی نەخوازراو هەبێت لە هەر شوێنێکدا پێت ئەڵێت جا بەنیسبەت ئەوەی کە باست کرد هەندێک جار لەو ئەپانە تۆ بە تایبەتی لە ئەگەر زووتر دادوەزانە بێت تەنها ئیمێڵێکت هەیە ئەیتە و ئەپلیکیشنەکەشت ئەبێت بە ئەکاونتی خۆت و بەکاریهێنی بەڵام ژمارە مۆبایلتدا هەڵکەیت یاخود لە نزیکەوە جاری وایە ئەو فەیسبووکی کە تۆ باسیەکەیت کۆد جێنەڕێشنی هەیە کە بە بەردەوامی ئەو کۆدا ئەگۆڕێت خۆی شەریکی فەیسبووک تاوەکو ئەو کەسە نەتوانێت بە ئاسانی هاکیکە خۆی لە ئەسڵا هاکردنی خۆی فەیسبووک ئێستا زەحمەت بووە لەبەر ئەوەی بە دڵنیایی و ئەو کۆمپانیانەش هەوڵی خۆیانەیان لەوەی کە هاکەران نەتوانن بە ئاسانی ئەکاونتی ئەم کەسانە ئەم هاک بکەن بەڵام ئەمەش بەدەر نییە لەوەی کە هەندێک ئەکاونت هەندێک کەس نەتوانێت بە تەواوەتی ئەکاونتەکەی خۆی بپارێزێت. کاک سەلام هەندێک جار لینکی بۆیت بۆ منە لایەن چۆن کەسێک بە کۆفرانتن لینکی بۆیت پێشتر ئەومان دەزانێت کە دەڵێن لینکەکەم مەکەرەوە چکە لە کاتی داخڵبووندا بە شۆزە لە شێوازەکان ئەگەری هاکردن هەیە بەڵام لەو ڕێنمانی کە ئێوە بەڕێستان بڵۆتان کرد باز زۆر دەکەن کە ئەگەر لایکی بکەن خۆ شێریشی بکەن بە هەمان شێواز مەترسی هاکردنی لەسەرە. سەوار بە لینک تۆ ئەگەر نەزانیت سەرچاوەکەی کێیە ئەوە شوێنێکی جێگای گومانە بەڵام پێشتریش هەبووە ئەگەر کەسێک لینکێکت بۆ بنێرێ هەر کەسێک بیکاتەوە سێرەکەی لە کەسی نزیکی خۆت لە برات لە خوشکرد لە هاوڕەیەکێت ئەو لینکت بۆیت ئەوە ئۆتۆماتیکیان ئەو لینکە هەرکە کردەوە بۆ هەموو ئەکاونت و کە کۆنتاکتەکانی ئەو کەسە ئەنێرێتەوە تاوەکو زۆرترین کەس لایکی بکات دوای ئەوە تۆ مەبەستی دوای ئەو پشت ئەو لینکە نازانی جاری وا هەیە ئەو لینکە بەکارهێنانی بە شێوازێکی تر دەبێت کە لە ئێستا پێی نازانی بەڵام لە داهاتووە ئەوان هەر کەسێک بێ لە دوایانیکەوە بەکاری دێنێت بۆ مەبەستی خۆی. باشە کاک سەلام وەک کۆتا پرسیارمانەگە بە شێوەیەکی کورد جوابمان بیتەوە پەیوەندیتان چۆنە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی دیکە بۆ چارەسەرکردنی و کێشانەی کە ڕۆبەڕووی هاوڵاتیانە بێتەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانی خۆ تاوانە ئەلکترۆنیەکانەوە و چۆن هۆشیاری هاوڵاتیان زیاتر بەرز بکرێتەوە و لە ڕێگەی چیەوە بێت؟ بەڵێ لە پەیوەندی لەگەڵ هێزەمنیەکانی ناو شارەکان لەگەڵ هەمولانەکانی تر پەیوەندیمان بەهێزە وە گرنگیشە هاوڵاتیانیش متمانەی بە دەستگا ئەمنیەکانەوە هەبێت پێویستە ئەو ڕێنمایە نەکە ڕێنمایەکی ئاسانن بۆ جێبەجێکردن کە هەمووی گرنگە پێویستە ڕەچاو بکرێت و پەیڕۆ بکرێت بەڕاستی. بەڵێ زۆر سپاس بۆ قیت سەلام عەبدولخالق لە پرسراوی ڕاگەاندنی دەستگای ئاسایشی هەرێم سواز بۆی کەم بەیانی لەگەڵمان نبوو دوا کۆمەڵێک زانیاری زۆرت بەدەین.